گرژی و ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم لە 23 حوزەیرانەوە لە پەرلەمان دەستی پێکرد. واجارێکی تر لە 12 ئەم مانگەوە گرژیەکە یەخەی پەرلەمانی گرتەوە. بەتایبەت لە دوای ئەوەی ڕێگری لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان کرا بچێتەوە هەولێر. سەرۆکاتی پەرلەمان کە یەکێکە لە سێ سەرۆکاتیەکەی هەرێم بەم حاڵەوە لەم ماوەیەدا چۆن کارەکانی خۆی کردووە. دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە 3 کەس پێکاتووە: سەرۆک و جێگرەکەی و سکرتێری پەرلەمان. ئێستا یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان و فەخرەدین قادر سکرتێری پەرلەمان لە نووسینگەی سلێمانی لە پەرلەمانن. هەروەها جعفەری منچی جێگری سەرۆکی پەرلەمانیش لە هەولێرە. سەرۆک و سکرتێر لە نووسینگەی پەرلەمان لە سلێمانی دەوامی ئاسایی خۆیان دەکەن و ڕۆژانە دیدار و چاوپێکەوتن ئەنجام دەدەن. بە پێی زانیاریەکانی NRT تا ئێستا یوسف محەممەد ئیمزای نووسراوی تایبەت بە سەرۆکی پەرلەمان دەکات، بەڵام بە پێی نووسراوێک کە NRT لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە بە ئیمزای جعفەری منچی جێگری سەرۆکی پەرلەمان، دیلمان محەممەد سەرۆکی دیوانی سەرۆکاتی پەرلەمان کە پشکی گۆڕانە لە کارەکەی دوور خراوەتەوە و هیوا نەسرەدین بەڕێوەبەری کارگێڕی پەرلەمان کە پشکی پارتیە لە شوێنەکەی دانراوە. لە دوای ڕێگریکردن لە چوونی سەرۆکی پەرلەمان فەخرەدین قادر سکرتێری پەرلەمان لە هەولێر گەڕایەوە و لەو ڕۆژەوە جگە لە ڕوونکردنەوەیەک هیچ لە دوانێکی ڕۆژنامەوانی نەداوە و لە ئێستاشدا نایەوێت قسە بکات. ئەتوانین ناوی بنین داگیرکردنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ئێستا هەر ڕێگری لە چوونەوەی سەرۆکی پەرلەمان ناکرێت بۆ هەولێر، بەڵکو لە سایتی فەرمی پەرلەمانیش ڕێگری لەوە دەکرێت کار و چالاکیەکانی بڵاو بکرێتەوە. بە پێی زانیاریەکانی NRT لە چەند ڕۆژی ڕابردوودا تیمی ڕۆژنامەوانی سەرۆکی پەرلەمان هەواڵ و چالاکی یوسف محەممەدیان بڵاو کردوێتەوە، بەڵام دواتر لەلایەن ئەو تیمە ڕۆژنامەوانەی لە هەولێرن هەواڵ و چالاکیەکانی سەرۆکی پەرلەمان سڕاوەتەوە. بۆیە لە 12 ئەم مانگەوە هیچ چالاکیێکی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بڵاو نەکراوەتەوە. ئەگەرچی هێشتا سەرۆکاتی پەرلەمان و فراکسیۆنەکانیش داوای ئەوەیان نەکردووە کۆبوونەوەی پەرلەمان لە سلێمانی ئەنجام بدرێت، بەڵام بەپێی زانیاریەکانی NRT ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆبوونەوەیان لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان پێشنیازی ئەوەیان کردووە کە ئەنجومەن ئامادەیە هۆڵی کۆبوونەوەکانی خۆی بدات بە پەرلەمان بۆ ئەوەی لەوێ کۆبوونەوەکانیان ئەنجام بدەن. فەرشە سوورەکە لە هەر شوێنێک بێدا دەخرێت. بۆی نزیکەی هەفتەیەکە سەرۆکی پەرلەمان شوێنی دیدار و کۆبوونەوەکانی لە هەولێرەوە گۆڕیوە بۆ سلێمانی. تاکەی بەم شێوەیە بەردەوام دەبێت بارودۆخە سیاسیەکە وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. هێمن مەحموود NRT سلێمانی.